بۆ لای خەڵک لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز مەشغەڵ کەولوسی نووسەر و چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵما. بەڕێز کەولوسی سپاسکە لەگەڵ کوردستان 24 پارتی توانی پێش هەموو حزب و لایەنەکانی دیکە بکەوێت لە کوردستان و دەنگی یەکەم بە جارێکی دیکە. ئەم 1 ملیۆن دەنگە چه پەیامێک دەگەێنێت متمانەی خەڵک بە پارتی و هاوکات متمانەی پارتی بە خەڵک و جەماوەرەکەی؟ بەڵێ زۆر سپاس. من سەرەتا ڕێگەم بدە زۆر پیرۆزبایی لە جەنابی سەرۆک مەسعود بەرزانی بکەم بۆ ئەم سەرکەوتنە کە بەدەستیان هێنا. من پێم وایە گەر بەشێکی زۆری ئەم متمانەیە پەیوەندی هەبێ بە پرۆژەکانی کابینەی نۆ کە بەڕاستی پرۆژەی زۆر گرنگ بوون. ئەنی من جارێک لە پۆستێک لە فەیسبووکی خۆم نووسی بووم، من تقریبەن لە ئاستی وڵاتێکی سربەخۆیم هەموو پرۆژە، یعنی پرۆژەکان جێگەی بایەخ بوون بە یعنی وایان کرد کە ڕای خەڵک بیر و ڕای خەڵک بە تەواوی بگۆڕێ. من بەش بە حاڵی خۆم قەت پێم وانە بووە کە کورد بیری بچێ بۆ هەندێک پرۆژەی ئاوەها گرنگ کە ئەمە لە ماستەر پلانی دەوڵەتە هەیە بەڕاستی. ئەنی بەڵام بەشی هەر زۆری ئەو دەرکەوتنەکانی جەنابی کاک مەسعود خەڵک دەنگی بە جەنابی کاک مەسعود داوە بەڕاستی لە 80% خەڵک بۆ هەیبەت و بۆ شکۆ و بۆ مێژوو بۆ دەرکەوتنی جەنابی کاک مەسعود. ئەمە زۆر گرنگ بوو بمانەوێیان نە تەنانەت بە دانپێدانانی ئەوانەیشی کە خۆیان بە نەیاری جەنابی کاک مەسعود دەزان، بەڵام بەگشتی جێگەی دەستخۆشیە بۆ خەڵکی کوردستان کە ئینتیخابات تەواوە بێ، هەڵبژاردن تەواو بێت لە کەشێکی ئارام و دیموکراتی لە کاتێکە هیچ کام لە لایەنەکان تەنانەت ئەو لایەنانەش کە پێشتر باسی بابەتی دیزاین و ئەوانەیانە کرد و مەسەلە ساختە و ئەمانە ئیستا هیچ کەس دەنگی لێوە نایە و هەموو لایەنەکان بە شێوەیەک لە شێوەکان ڕازین بە دەنگەکەی خۆیان. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێمە وەکو چاودێران ئەوەیە کە بەرەی کوردایەتی سەرکەوتووە، بەرەی کوردایەتی گەڕانەوە بۆ ئینتیمای نەتەوەیی، اینجا گەڕانەوە بۆ ئەوەی کە ئێمە ئیستا ئەزانین. بۆ نمونە خەڵکی کوردستان حکوومەتەکەی خۆی ئەوێ، خەڵکی کوردستان خیتابی کوردانەیەوێ، عەقڵانیەتی ئەوێ. ئەو عەقڵانیەتی کە لە گوتاری پارتیە هەبوو گرنگ بوو بەڕاستی، ئەنیشتی مەلموسی پێ ئەوتی. کەواتە پێت وایە هۆکاری ئێمە ئەمەمان کردووە یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی پارتی گوتاری نیشتیمانی و نەتەوەیی بوو لەم هەڵبژاردنە؟ بێگومان 100%. ئیستا ئێمە پێشتر هەمیشە جەدەلمان لەسەر ئەوە بووە کە خەڵکی ئێمە زۆرینە بۆ نمونە لەگەڵ تەوتی نایە، یعنی خەڵکی ئێمە ئەمە بووەتە کێشەیەکی حتا کۆمەڵایەتیش. بەڵام ئەم هەڵبژاردنە پێیوتین خاوەنەکانی پرۆژەی تەوتین وە کۆڵەیە کۆتاییان هاتووە لە ڕووی حوزوری سیاسی، لە ڕووی مەقبولیەتی ناو خەڵک ئەوانی قبول نییە. خەڵک ئەو وتارە نەتەوەیی قبوڵە کە جەنابی کاک مەسعود هەڵگیرێتی بمانەوێیان نەمانێت. ئەمە مێژوو تۆماریەکە، ئەمە شایەتیدانی 1 ملیۆن زیاتر ئینسانی کووردە لەسەرەوەی ئێمە تەوتینمان ناوێ، عێراقچێتیمان ناوێ، نەتەوەکەی خۆمانمانەوێ، حکوومەت و پرۆژەکانی خۆمانمانەوێ. ڕاستە هەر یەکێک لە ئێمە دەستمان لەسەر برینەکانی خۆمانە کاتی ئەم قسانە ئەکەین، بەڵام لە ڕاستیە کورد جارێکی تر گەڕایەوە بۆ ئینتیمای نەتەوەیی، گەڕایەوە بۆ ئەوەی کە منافەسە لەگەڵ عێراق بچێتە قاڵبە نەتەوەیی و قاڵبە گەورەکەی. چونکە هەمیشە پارتیەکان کاتێکە بانگەشەی هەڵبژاردنیان باسی مافە دەستوریەکانیانە کرد. بۆ نمونە جەنابی کاک مەسرور باسی ئەوەی کرد کە کەرکووک داگیر کراوە. باشە خاوەنی ئەم خیتابە کاتێک 1 ملیۆن دەنگ ئەهێنێ مانای وایە کورد دەگەڵ ئەم خیتابەیە، لەگەڵ ئەو خیتابە نییە کاڵێک کەرکووک داگیر نەکراوە. تەواو ئەمە حەدی فەسڵە، ئەمە وەکو ئەڵێت جومگەی لێکجیاکردنەوەی دوو بابەتی زۆر جیاوازە بە دانپێدانانی هەموو دنیا و عێراق و کورد و هەموو لایەنەکانی. زۆر باشە، لەبەرەوە زۆر گرنگە کاتە ئیستا ئێمە ئاڵین. من لە فەیسبووک بەڵێ ببوورە تۆ باسی ئینتیمای نیشتیمانی و نەتەوەیت کرد، بۆیە پرسیارێکی دیکەم لا دروست بوو ئەوەی کە جەنابەت و ڕوژاندت گرنگە لەبەرەوەی کە کاتێک کە پارتی لە بانگەشەی هەڵبژاردندا داوای شەڕی مافی دەستوری خەڵکی کوردستان لە بەغدا دەکات، لەلایەکی دیکەوە داوای پاراستنی ناسنامەی کوردستانی بوونی ناوچەکان دەکات، وەروها بەرزکردنەوەی ئینتیمای نیشتیمانی. بینیمان لە کاتی بەڕێوەچوونی دەنگداندا لە دووس و خورمات و گەنجێک لەبەر ئاڵای کوردستان هێرشی کرایە سەروە لێی درا، کەواتە پارتی دەستی خستۆتە سەر خاڵێکی گرنگ و ئەوێت شەڕی ئەو ناسنامێ بکات. ئەمە چەندە گرنگە کە لە داهاتوودا کار لەسرم پرسە هەستیار و گرنگانە بکرێت.
ئەمە زۆر زۆر گرنگە پارتی خاوەندارێتی لە کێشەی نەتەوەی کوردەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە ئەبێ لەم بابەتە زۆر زۆر ورد بین، ینی دوور بین لە بابەتی حیزبایەتی و دوور بین لەوەی کە بە ڕقی کۆنەقی نوانە لەسەر ئەم بابەتە قسە بکەین. بمانەوێ یان نە، ئەمە ئەرگۆمێنتە تازە لە بەردەستی ئێمە، ئەرگۆمێنتێکی زۆر زۆر گرنگە. ئەگەر پارتی لە داهاتوو جورئەتی ئەوە بکام ئاڵا بداتە دەستلایەنێکی تریان بۆشاییەک دروست بکە، بێگومان خەڵکی کوردستان ئەو پاڵپشتیە لە پارتی وەرەگرێتەوە. لە کاتێکا کە جەنابی کاک مەسرور بە دەنگی بەرز بە سەدای بەرز بە دەنگێکی ڕوون ئەڵێ کەرکووک داگیر کراوە، ئێمە شەڕی دەستورەکەین، شەڕی مادەی 140ەکەین، خەڵکیەت پشتیوانی ئەم خیتابەکە. ئەمە خۆی مانای وایە خاوەندارێتیەکە بەیداخەکە دراوەتە دەستی پارتی. ئەبێ پارتی بەوەفا بێ بەرامبەر ئەو مافە دەستوریانە، بەرامبەر ئەو شەڕەنەتەوەیە و هەرگیز بۆشایی دروست نەکا لەوەی کە چی بکە بۆ ئەوەی خاوەندارێتیەکە قوڵتر بکات. لەبەر من پێم وایە ئیسە پارتی پێویست بەوە ئەکا ئەبدەیتێکی سیاساتی خۆی بکات دوای ئەوەی کە شەرعیەتی جەماوەری کوردستانی بەگشتی بەدەستێناوە، پێویستە ئەبدەیتێکی سیاسەتی خۆی بکا و کۆنگرێک یان پلینیۆمێکی تایبەت بۆ ئەم بارودۆخە ببەستێ و بانکێکی پێشنیار دروست بکا بۆ ئەوەی چی بکا لەگەڵ لایەنەکانی تر. من پێم وایە هونەری پارتی، سیاسەتی پارتی لە ئیستا پێویستی بەوەی تەنانەت نارەکانیش بێنێتە ناو بازنەی بەرژەوەندیەکانی خۆی. ئەبێ پارتی کارێک بکە بۆ ئەوەی نارەکان هەڵبمژێ، ناکرێ دژایەتی چکە ئیستا پارتی خاوەنی قەزیەکەی ئیستا جیاوازە لە دوێنێ. ئەمڕۆ کە ئێمە قسەی تیاکەین بە تەواوی جیاوازە لە دوێنێ و پێویستە پارتی شەڕی کورد کە لە بەغداعەکە شەڕی یەکڕیزی ماڵی کوردیش لەناو هەرێمی کوردستان بکە، یەکڕیزی ماڵی کورد مسۆگەر بکە بە هەرچی لایەنەکانی تر ڕازیە بن. چونکە ئیستا ئەو خاوەنی دەرەجەیەکی قەزیەی کووردە. لەبەر ئەوە ئەم ئەمانەتە زۆر مهمە خراوەتە دەستی باشە. من پێم وایە سەلیقە و قورسایی جەنابی کاک مەسعود بەسە بۆ ئەوەی ئێمە دڵنیابین لەوەی لە داهاتوو هەم یەکڕیزی ماڵی کوردە پارێزرێ، هەم مافە دەستوریەکانی کوردە پارێزرێ و هەر لە ئەمڕۆیش شەڕی موچە و بودجە و میزانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق دەست پێ بکە. زۆر باشە. بەڕێز مەشخەڵ، دیارەکە وەکو جەنابیش تاماژەت پێکرد جگە لەو گوتارە سیاسیە ژیرانەی پارتی دموکراتی کوردستان و ئەو خاوەنداریەتیە بۆ پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان، کار وە خزمەت گوزاریەکان و ئەو پرۆژانەی کە لە هەرێمی کوردستان کران گرنگ بوو لە کاتێکدا کە ناوچەکانی عێراق کە بەنەوت دەوڵەمەندن خەریکە لە مەترسی بە بیابان بوون هەموو دانیشتوانەکەی کۆچەکەن و کێشەی کەمی کارەبا و خزمەت گوزاری هەیە. لێرە بە 7 میلیۆن دار لە هەرێمی کوردستان دەچێنرێت، 7,000 مۆلیدە دەکوژێنرێتەوە، هەزاران بیردا دەخرێن کەمە هەموو خزمەتی داهاتوو و ئێستای هەرێمی کوردستان دەکەن. خەڵک ئیتر گوتاری پۆلیستی نابێت، خەڵکم پرۆژانەی بینی خەڵک کردداری دەوێ بۆی ئەمجارە شەرعیەتێکی بە متمانەی بە پارتی دایەوە. بێشک ئەزانی چۆنە خۆی ئەو پرۆژانە من پێم وتی، یعنی ئەگەرچی ئێمە هەندێک قسە بکەین ڕەنگە هەندێک خوێندنەوەی جیاوازتری بۆ بکرێ لە ئاسی شعبی، بەڵام ئەم هەڵبژاردنە بەڕاستی کۆتایی هێنا بە گوتاری پۆپۆلیستی، بە گوتاری عێراقچێتی. زۆر مهمە ئێمە دوو بەرە لە یەک کاتە تێک و پێکشکاوە کە من پێم وایە لە ماوەی چەند ساڵی داهاتوو ئەگەر پارتی بەم ڕیتمە بەردەوام بێ، من هیوادارم پارتی پێداچوونەوەیەک بکە بە ئەدای قیاداتی خۆی، بە ئەدای هەندێک بەرپرس و ئەوانە کە دڵی خەڵکی پارتی ئەهێشێن. بەڵام ئەگەر بێتە سەربابەتی تەوەری سەرەکی سیاسەتی پارتی، بەڕاستی سیاسەتێکی عەقڵانی و مزەوەد بوو بەچی بە کۆمەڵێک پرۆژەی زۆر مهم. چکە ئەو پرۆژانە من بەش بە حاڵی خۆم چەندێک چاودێری ئەدای کوردەکەم لە سیاسەتە، ئەدای کوردەکەم لە فکرە، لە نووسینە، من پێم وانە بووە کورد خەیاڵی بچێ بۆ هەندێک پرۆژەی زۆر گرنگ. بۆ نمونە ئیسە ئێمە ئەزانین لە چین پرۆژەی سەوزکردن، پشتوێنەی سەوزکردنی ئەوان ناویان ناوە دیواری مەزنی سەوز بۆ قەڕنی 21. ینی سەیرەکەی کاتێک کابینەی نوێم بیر لەوە ئەکاتۆ کە پشتوێنەیەکی سەوز بەو قەبارە و بەو ژمارەدارە، ینی سەیرەکەی تەقلیدێکی زۆر مهمی نەتەوە پێشکەوتەکانی دنیاە. یعنی کورد هاتۆتە ریزی منافەسەکردنی نەتەوەکانی دنیا. ئەمە عەقڵێکی مهمە، ئەمە ئایندەبینیەکی زۆر گرنگە بۆ قەرنەکانی تریش نەکرد بۆ ئەم قەرنە. لەبەرەوە ئەگەر بێت و کورد حکوومەتی هەرێمی کوردستان بەم چاوە، بەم استراتیجە، بەم عەقلیەتە ئیش بکە، بێگومان ئایندەی سیاسی و ئایندەی حتا بارودۆخی ئەمنی، بارودۆخی
ئیسیسمارات و هەموو سێکتەرەکانی تری هەرێمی کوردستان بۆ ئاستێکی یەکجار زۆر باڵاچێ بەڵام بەمەرجی پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی کە ئێمە پێمان وایە پارتی کارتی خۆی هەبێ بۆ ئەم بابەتە کارتی خۆی هەبێ بۆ ئەوەی کە چۆن بتوانێت هەندێک وردە دەنگ ماوە لە دەرەوەی ئەم بابەتە ئەخوێنێ هەندێک وردە دەنگما ئەو وردە دەنگانە پێویستیان بە ئیحتیوا و هەڵمژینە پێویستە هەڵ بمژرێن بە استراتیژێکی کوردانە چکە ئیستا من پێم وایە هەموو پاساوەکانی گوتاری عێراقچێتی چکە سێریکە لە کاتێککە ئێمە دەنگمان داوە بەو استراتیجە ئێمە بەڵێمان کردووە ئێمە وتمانە بەڵێ لە کاتێکە کە خەڵکی ئێمە دوومانگە موچەی وەرنەگرتووە ئەزانی خەڵک دەستی خستۆتە سەر برینی موچە و هاتۆ دەنگی داوە بە کوردایەتی باشە یعنی ڕاستە خەڵک موچەیەوێ خەڵک بژێوی ئەوێ ژیانی بەڵام لە هەمان کاتە معنایەک ماوە بۆ نەتەوایەتی معنایەک ماوە بۆ ئەوەی کە ئێمە هەموو کارتەکانمان لە بەردەستی عێراق لە بەرامبەری عێراق نەدۆڕاندووە ئێمە کارتی میلەتمان نەدۆڕاندووە ئینتیمای نەتەوەیی کە ئەیان و ئینتیمای نەتەوەیی کاڵ بۆتەوە لەبەرەوە نەخێر دەرکەوت ئینتیمای نەتەوەیی کاڵ نەبووتەوە ئەوەی کە ئەم قسانەی کرد ینی بەڕاستی کۆمەڵێک خەڵکی عێراقچی بوون کە بەهاندانی دەستگا هەواڵگریەکان و کۆمەڵێک موامەرات لەسەر کوردەم قسانیان کردبێت لە مەرحەلەیەک لە مەرحەلەکان بەڵام ئەو کارتانەی کە ئێمە هەمیشە وتومانە کارتی دەستی کورد کارتی یەکجار زۆر گرنگە سەرەتا ئەوانەی ئەو کارتانی کە ئیسە جەناب و باسی کرد بۆ نمونە بابەتی ئاوە ئەو پرۆژە ئیسیسماریانەی کە هەن ئەمن و ئاسایش لە هەرێمی کوردستان یەک ریزی ماڵی کورد لە سەروی هەمویانەوە هەموو ئەو دەستورە کە ئیسە پارتی خۆی کرد بە خاوەنی پرۆژەی دەستور و شەڕی دەستوری لەگەڵ ئەمانە هەموو کارتن و بێگومان خەڵکی کوردستان گرێوی لەسەر ئەم بابەتانە کردووە تەنها بەهۆی نەبوونی موچە خەڵکی کوردستان خاو نەبووتەوە لە کوردایەتی ڕاستە هەمومان پێویستمان بە موچەیە و زەرورە موچە هەبێ بەڵام لەگەڵ ئەوەی ئیسە پارتی ئەتوانێت بە دەفعێکی تر بە قورساییەکی تر لەسەر موچە قسە زۆر باش نابێ پارتی وەکو دوێنێ بە شەرمەوە قسە لەسەر موچە بکە بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز مەشخەڵ کەولوسی نووسەر و چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سپاس